هاوتەی تازی پێە هەماکیە سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان لە برگەیەکی ماوەی مناڵانی کورساتە گەشتێکمانەیە گەشتی من گەشتی سیتەڵە هەر جارە و گوندێکی جوانی کوردستانی ئازیز بەسەرەکەینەوە یەکەم بەرنامەمان گوندێکی جوانە پێتان نەڵێم کوێیە گوندی کەناروێیە کە لە ناوچەی شارباژێڕی شاری سلێمانیە چاومانەکەی بە مناڵە ئازیزەکان لەگەڵمان بن چۆنە مناڵە ئازیزەکان باشن زۆر سپاس بۆیەوە پێم بڵێن ئێرە گوندی کوێیە کەناروێ ئەدی پێم بڵێن بەیەکەوە کەناروێ واتای چی کەناری چەم هەر بژین یەک چەپڵی بەهێز بۆ خۆتان ئەیەوە من نەناسن من ناوم چییە؟ ئەفەرین من ناوم زیتەڵەیە ئەزانن لەکوێ من نەبینن؟ لەکوێ؟ ئەفەرین لەسەر شەرش جوانەکەی کورسات هەموو ئێوارە نائێوارەیە کاشمێر 5 باشە؟ زۆر باشە ئەیتی ئێوە چۆن بە خێراتنی منەکەن وەلکەم زیتەڵە تانکیو گیانەکەم زۆر سپاس بۆ تۆ ئەدی پێم بڵێ ئەوە تۆ چۆن ئەنگلیزی فێر بووی لەکێوە ئەنگلیزی فێر بووی چۆن وا جوان فێر بووی نا بە کوردی پێم خزمەکەم و مامۆستاکان ئافرین هەر بژی زۆر سپاس واتە تۆ لە قوتابخانەش فێر بووی بەڵێ زۆر باشە هەر بژی گوڵەکەم دانیشەی کرد پێتان خۆشە ئێستا چیرۆکێکتان بۆ بگێڕمەوە زۆر باشە بە جوانی گوێم لێ بگرن کاتی چیرۆ گێڕانەوە ئەبێ هەمووتان گوێ بگرن وایە زۆر باشە هەبوو نەبوو کچێک لە گوندێک هەبوو ئەو کچە ناوی چی بوو ناوی زارا بوو زارا لە لای خەڵکی گوندەکە بە کەسێکی دەستپاک و ڕازگۆ ناسرا بوو ڕۆژێک پیاوێک ڕێیەکەوێتە ئەو گوندە ئەچێتە باخێکەوە زارا لە دوورەوە چاوی لە پیاوەکە ئەبێ ئەچێ بۆ لای پیاوەکە بۆ ئەوەی بزانێ ئەو پیاوەکە هاتوۆتە ئەو گوندە هیچ شتێکی پێویستیە پیاوەکەش پارچەیەک ئاڵتوونی پێبێ ئاڵتوون نەزانن چییە وایە باش پارچەیەک ئاڵتوونی پێبێ بێگومان ناوبانگی زارای بیستووە کە کەسێکی ئەوەنە دەستپاک و ڕازگۆیە ئەویش چیەکە ئەوێ زارا تاقی بکاتەوە پارچە ئاڵتوونەکە لە شوێنی خۆی دانێ و خۆیە ڕوا زارا پارچە ئاڵتوونەکە بینێ هەڵی ئەگرێتەوە بە دوای پیاوەکەی ڕاکە پێڵێ هی هی مامە بۆستە کێشە لە فەر بوو کچی خۆم ئەڵێ مامە ئەم شتەی تۆیە پیاوەکەش پێڵێ ئۆ کچی من ڕاستەکەی ئەوە هی منە بەڕاستی زۆر خەمم بوو لێم کەوت بێت لە شوێنەکە و کەسێک هەڵی گرێتەوە لەبەرەوەی
ئەمیسە و پارچە ئاڵتونە بەرم بۆ شار و بیفرۆشم پێویستیەکانی ماڵ و مناڵەکەمی پێدابین بکەم ئەی چۆن بوو هەڵێ نەگر بۆ خۆ و زاراش وتی ئەو پارچە ئاڵتونە هی من نییە مافی من نییە پێویستە بیجەڕمەوە بۆ خاوەنەکەی پیاوەکەش ماچێکی ناوچەوانی زارای کرد و زۆر سوپاسی کرد لە پێناو ئەو دەستپاکی و ڕاستگۆیەی چۆن بوو چیرۆکەکەم زۆر باشە لینا بەڵێ چۆنی باشە باشی بەڵێ پێم بڵێ ئەم چیرۆکە باسی چیەکە باسی دەستپاکی هەر بەشی ئافرین باسی دەستپاکیەکە دانیشە لیناکە سەرنج بەڵێ باشە ئەگەر تۆ بە بندەوەنێکا ڕۆیشتی بریشکەکە بینی کۆمەڵە هێلکەی لە ژێرا بوو هێلکەکانی بەجێشت دوایی هێلکەکان چی لێکەی ئەی بمبووی بۆ کێ وەرشکەکە ئەبێ لە شوێنی خۆیان بەجێ بێڵی بڵێ بۆ لەبەرەوەی ئەو هێلکانە مافی تۆ نییەوی کەسێکی ترە وایە 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 هەر پشی سەرنجیان دانیشە باشە ئێستا پێم بڵێ لەم گوندەی ئێوەیە چ گیاندارێک زۆر بەخێوە کرێت چ باڵندەیەک چ ئاژەڵێک ئارۆن مانگا و مریش مانگا و مریشک مانگاڵێکی عادی لاسایی دەنگی بکەرەوە ئەدی بەیەکەوە هەر بشین یەک چەپڵەی بەهێز بۆ خۆتان زۆر باشە بۆنیا بەڵێ دەنگێ زۆر خۆشە وایە وایە ئەدی گۆرانێکم بۆ بڵێ خوێندەواری چراژی ناڕێگەی ئاواتی شیرینە سەرچاوی بیر و زانیاری هۆشیاری و ڕاپەڕێنی خوێندەواری ئازادیە سەرفرازی و شادیە چارەی دەردی هەژاریە لە ناوبەری بێدادیە خوێندەواری دەریایە سۆشە قیلالی بیر و دەستە بۆ میلەت چەکی مەبەستە گزنگی وێژە و هەڵبەستە تیپی هاو ئەفەرین یەک چەپڵەی بەهێز دەست خۆش باشە سارۆ بەڵێ پێم بڵێ ئەم گوندەیەوە ئەکەوێتە ناوچەی کوێوە کەناروێ ناوی کەناروێیە ئەکەوێتە چ ناوچەیەکەوە شار باژێر شار باژێر ئافرین باشە پێم بڵێ لەم گوندەی ئێوەیە چ بەروبوومێک زۆرە ڕوێنن تەماتە و کولەکە و تەماتە کولەکە کولەکە ئافرین تەماتە چ ڕەنگە سوور سوور تۆ تەماتە زۆرە خۆی بەڵێ ئافرین هەر بژی لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەنی پێنجی بنەڕەتی پێنجی بنەڕەتی زۆر باشە ئافرین لە چوانێکە زۆر باشی کوردی لە کوردی ئافرین هیچ وەڕاوشتە لەبەری کوردی نەخێر ئافرین زۆر باشە ئەم جارەکە هاتمەوە بۆ گوندەکەتان وەڕاوەیەکی خۆشم بۆ بڵێ باشە بەڵێ هەر بژی ئافرین دەنشە ئەو کار بەڵێ ئەوە لەکوێی ئەو کار نەبینی ئەزانی پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی من لە پۆلی شەشم لە پۆلی شەش ئافرین هەر بژی لە چوانەیەکە زۆر زیرەکی کۆمەڵایەتی کۆمەڵایەتی زۆر باشە بەردەوام گرنگی بەوانەکانی خۆ بە باشە باشە پێم بڵێ تۆ ڕۆژانە لەگەڵ هاوڕێکانتە خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن لێرە یاریکردن یاریکردن یاری چیەکەن زیاتر پاسکی لێ خوڕی پاسکی تۆ پاسکی لەزانی لێخوڕی بەڵێ ئافرین کێ فێری کردی ئەی نەکەوتو تا ئێسا بەرەوە بۆ باشە پێم بڵێ ئەگەر لە ڕێگا شتێکە دۆزیەوە بۆ نمونە بڕەپارەیە چی لەو بڕەپارەیەکی تۆ دەستکاری ناکەم بۆچی مافی خۆم نییە ئافرین مافی خۆ نییە ئەبێ چی لێ بکەیت دەستکاری نەکەم بەدەی خاونەکە بکەم ئافرین ئەبێ ڕاوەسی لەویا بزانی هیچ کەسێک بۆ پارەیە گەڕێ ئەگەر کەسە نەدۆزیەوە ئەبێ پارەکە لە لای خۆ هەڵگری بی بە کەسێک لە خۆ گەورەتر بڵێ من ئەم پارەیەم دۆزیوەتەوە مافی من نییە بیگەڕنەوە بۆ خاوەنەکەی وایە هەر بژی دانیشە با بچین بۆ لای سێوەی هاوڕێمان سێوە چۆنی سێوە تۆ سێوە خواردووە چ سێوێ زۆرە خۆی سەوز سێوی سەوز زۆر خۆشە باشە و تیشێرتەی بەری من چ ڕەنگە سەوز ئافرین تۆ زۆر مناڵێکی ژیری سێوە لە پۆلی چەندی چوار
هەر بژی لە چوانێکە زۆر باشی کوردی کوردم خەڵکی کوردستانم زمانێمە کوردیە باشە تۆ کوردستانە خۆشەوێ هێندەی چی منیش تۆم زۆر خۆشەوێ ئەی تۆم نەخۆشەوێ هەر بژی سەپڵەیەکی بەهێز بۆ من ئافەرین بۆ ئێوە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ وەرزش گزنگێکی گەش شەنگی دەست و قاچ و لە شەنەخۆشی بێزی سستی تیپی وەرزش ڕێوێ بەشەکان جاقوتار دیانی زنگ وەرزش وانەیەکە گرنگ بەرگی بێزایکدا دەڕۆن هەڵمەت بەر وەکو پڕنگیاری ڕاهێنانیان لە کاتی ئێوارە و بەیان بیکەم بەخوو تاکومان هەر نەدۆڕن لە ژیە ئافەرین هەر بژی یەک چەپڵی بێزی بۆ لێ زۆر باشە سەفینگیان چۆنی و دیارنی سەفی ئەو بۆ خۆ بێدەنگ شاردوەتەوە لەوێ ها سەفین پێم بڵێ ئەم کەپرەی ئێمە لە ژێریادانی شوین چی بەسەرەوە کەپری چی ئەمە کەپری پوشە ئەی ئەو گەڵا سەوزانە چی ئەو بەوێتە خوارەوە مێو ئافەرین باشە مێو سەرەتا چی ئەگرێ ترێ پێشترێکە باسیلە دایمێنە غێماویشی دەنەو دایمێنە باشە ئەی دوایە بێ بەچی ترێ بەترێ دوای ترێکا بێ بەچی کشمیش کشمیش یان مێ وش وایە ئێوە کشمیش و مێوژەکە لە گوندەکەتانە باڵێ ئەدی بۆم باسکە چەند زۆرترێ هەیە لێرە زۆر وەکو چی و چی ترێ ڕەشکە ڕەشکە تیافی عەرەبی سانی باشە تری عەرەبی واتای چی بە عەرەبی قساکە ناڵ کاڵتاکەم من بۆ خۆشی وامون ئەزانم باشە خۆشترین جۆری ترێ چییە تیافی تۆزێ بۆ منێنی کە پێگەیی باڵێ هەر بژی زۆر باشە دانیشی گیانەکەم باشە ئەچینە لای هۆنیا هۆنیا جوانی باشە باشی باڵێ هۆنیا باڵێ تۆ ئەگەر لە ماڵەوە دایکی پێویستی بە هاوکاری بێ هاوکاریەکەی باڵێ وەکو چی و چی ئیشی ماڵەکە ئەکەم هەمووی باڵێ چی و چی کەسانی بێ ئاوا باڵێ ئەی ئەزانی جلی بۆ پشۆی باڵێ زۆر باشە تۆ مناڵێکی زۆر ژیری لە چەندی هۆنیا لە پێنجم لە پێنجی زۆر باشە هەر بژی بەردەوام وانەکانی بخوێنە باشە لەسەرچە ئەمەوێ هەوڵ بەی تێ بکۆشی بۆ ئەوەی لە پاشە ڕۆژە بە نمرەیەکی باشە و بچیتە قۆناغەکانی زانکۆ باش باڵێ باش هەر بژی دانیشە لانیا بچکۆلانە چۆنی باشی وەلانیا تۆ چیتە مەکتەب باڵێ لە چەنی ڕالێک ئەیا وارە هەر بژی لانیا وەرم و تۆ یاریەکەکەی من ئەڵێم لانیا تۆ بڵێ بەڵێ من ئەڵێم چۆنی تۆ بڵێ باشە ئەگەر زمانە تێکەڵ بۆ دۆڕاوی باشە لانیا باڵێ چۆنی باش لانیا باڵێ چۆنی لانیا چۆنی لانیا چۆنی تێکەڵی کرد هەر بژین یەک چەپڵە بۆ لانیاکە دێنێ دێنێ چۆنی باشم بووە لەو دوورە دانیشتوی نەخۆش ناوێ بەرۆڵە من نەگریتەوە منی خۆش ناوێ نایەمەوە بۆ کەداروێ باشە پێم بڵێەوە تۆ لە چەنی حەوت حەوت زۆر زۆرە دوای حەوت چەندیە هەشت ئەی دوای هەشت نۆ بۆ کوێیە بۆ ژمارەکان باشە پێم بڵێ تۆ لەگەڵ هاوڕێکانتا ڕۆژانە بە چی یاریەکەەوە خۆ سەرقاڵەکەی وەڵام بە یاری چاوشارکیەوەوانم چاوشارکێ ئەی زۆر باش خۆ شاریتەوە بەڵێ بڵێ چی من جارێکیان لەگەڵ هاوڕێکمان چاوشارکێ بکرد لێت تێک چوو تا دوو ڕۆژ نەیان دۆزیمەوە وا خۆم شاردبەوە تۆزانی وا بکەی نەخێر منیش کاڵتاکەم تا دوو ڕۆژ خۆم نەشارمەوە دایک و باوکم بە دوامە ئەگەڕێن ئەترسن نابێ ئێوەش بچنە دووری لادێکە باشە بۆی دایک و باوکتان نەترسن و بۆتان نەگەڕێن ئەبێ هەمیشە لە ناو گوندەکەی خۆتان نابن یا کە چوونە دەرەوەی گوندەکە بەردەوام لەگەڵ دایک و باوکی خۆتان نابن باشە هەر بژی یەک چەپڵەی بەهێز ئافەرین با بچینە لای ڕۆزینە 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 چۆنی کچە جوانەکەی گوندەکەمان باشم باشی ڕۆزینە لە چەنی چوار چوار تۆ
مامۆستاکان نەخۆشەوێ بەڵێ باشە ئێرە تا پۆلی چەندی تایە هەتا 12 تا 12 هەر زۆر باشە منیش بێم لێرە بخوێنم بەڵێ پێ خۆشە بەڵێ هەر بژی ڕۆزینا بەڵێ گۆرانیەکە بۆ بڵێ بەڵێ دی قوتابیژیت ئێمە قوتابیژیرین خاوەنی هۆش و بیری شاگردی ڕێ ڕووناکی نوێنەی بەرز و دڵپاکر خام و کتێب و دەفتەر هەرسێک دەخینە سەر پێی فێر دەبێزانسی ڕەوەش جوان و ڕاستی مامۆستا ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێ بخوێنین نەزانین لەبن بێنین ئەفەرین دەست خۆش یەک چەپڵی بەهێز بۆ ڕۆزینە گیان بۆنیاس چۆنی باشە بۆنیاسەوە دوو ئەم ساڵ دەرچووی بۆ چەند 6 ئەفەرین بۆنیاس تۆ چۆ خۆ پارێزی لە کۆرۆنا لێرە ماسکە بەستم ماسکە بەستی بەڵێ هەر زۆر باشە و کارێکی زۆر باشە ئەبێ بەردەوام ڕێنمای بی بە هاوڕەکانی تریش بە خەڵکی گوندەکە بڵێ خۆتان پارێزن لە نەخۆشی کۆرۆنا وایە بەڵێ ئەدی چۆن پێیانەڵی خۆیان پارێزن پێیان ئەڵێم خۆتان بپارێزن بە ماسکەوە بڕۆنە دەرەوە ئەفەرین زۆر باشە ئەی باشە پێم بڵێ ئەم گوندانەی چواردەوری ئێوە کۆکوێە پێم بڵێ بزان مەزانی بەنێ مڕانێ ئێ باسنێ ئێ ئەوانە ئەفەرین تۆ ناوێ گوندانە چۆن نەزانی بیستو من بیستوتە ئەی چووی بۆ هەمووی بەڵێ ژیانی گوند خۆشتریان ژیانی شار گوند ئەفەرین گوند هەوایەکی پاک و بەرینی هەیە ژیانێکی خۆشی هەیە هەمیشە وەکو وەرزش وایە بەڵێ زۆر باشە ئەفەرین وەریازگیان ئەرتەمە درێژ بیدانیشە محەممەد بەڵێ چۆنی بەڵاش باشی کێ و پۆشاکە جوانانی بۆ کڕێنی وەڵا خوشکە زۆر جوانە پۆشاکەکانی تۆ هێوانی من جوانە ئارۆڵا زۆر سپاس بۆ تۆ سپاس دوایی وەرە با وێنەیەک بێکەوە بگرین باشە بەڵا باشەوە تو بۆ گۆرانی شتیوان نازانی وڵا گۆرانی من لەیم لە تۆ هەیە وڵا گۆرانی نادا ئەی باشە نوتێکی خۆشم بۆم گەڕۆ دەی قوتابیژی لێمە قوتابیژی لە خاوەنەوەشی بیری شاگردی ڕووناکی وەردی بەرز خانوەکتی دەفتەر تێدەخێنە سەر پێ فێر دەبێت ڕۆشتی جۆن ڕازی مامۆستا ڕابەر فەرمان لەسەر سەرماییتر دەبێت بەزانێ لە من بن ئەی بژین یان چەپڵی بەهێزی بۆ لێ زۆر باشە کوڕە من نەمزانی تۆ گۆرانیە زانی تو زۆر باشیشی بەڵام شەرمەکی شەرم وایە بەڵێ زۆر باشە دانیشە ڕێهێڵ چۆنی باش باشە ڕێهێڵ تۆ هاوکاری باوکەکەی لە کارەکانیا بەڵێ مەردانێ مەڕ نەوەڵ ئەی مەڕەڵێ چی چۆن دایکەکەی چۆن بەچکەکەی بانەکە وەیە بەڵێ ئەدی لاسای کەرەوە ئەفەرین تۆ گیاندارانە خۆشەوێ بەڵێ لە گوندەکەتانە گیانداری کێوی هەیە بۆ نمونە ورد پڵنگ تیمساح هەیە ناوان لێ تیمساحی لێ نیێرە نەخێر بۆچی تیمساحی لێ نییە لەبەرەوەی تیمساح لە ئاو لە زەرکاواژی وایە بەڵێ ئاها ئەی باشە پڵنگ لە کوێژی لە ناوچە دارستان کوێ دارستان ئافرین لە دارستانەکانە هەر بژی باشە تۆ ئەگەر پشیلەیەکە بینی قاچێکی شکابوو پێویستی باوکاری تۆ بوو چۆن هاوکاریەکەی دەستکێش لە سەکەم جاڵ لێگرم یارمەتی ئافرین هەر بژی ئەبێ ئاگاو لە لایەنی پاک و خاوێنی خۆشە بێ وایە بەڵێ تۆ مناڵێکی زۆر ژیری پێم خۆش بوو منیش ئەوە وەکو تۆ زانیاری گشتیم زۆر بێ من بیرم چوو بۆ بێ دەستکێش لە دەستکەی ئەنجا پشیلەکە هەڵگری بەڕاستی هەر بژیەوە زانیاریەکی بەسوود بوو زۆر باشە چەپڵەیەکی بێز بۆ هەوڕێمان دەست خۆش سارا بەڵێ چۆنی باشم باشە سارا پێم بڵێ ئەو میوانەی کە لەم گوندەی ئێوەیە هەیە زیاتر چ جۆرە میوەیەکەن تەماتە و خەیار و بانجان و سێوتانەیەوە بەڵێ ئەی کاڵک بەڵێ کاڵێکی شتانەیە بەڵێ زۆر باشە ئەو شتانە پێویستی بە ئاوە بەڵێ باشە ئەی باشە ئەگەر ئێوە لە باخچەکەی خۆتانە لە باخەکەتانە ئەو دێری خۆتان تەواو کرد ئاوەکەتان لێزیا بوو چی لێکەن بەڕەڵایەکەن و بەفیڕۆ بڕوا نەخێت ئافرین بۆچی مامسال لەبەرەوەی فیڕۆ نەچێت ئافرین لەبەرەوەی ئەو بەفیڕۆ نەچێ بۆچی بەفیڕۆ نەچێ ئەگەر ئەو نەمێنێت لە سەرم زەویە چییە بێ ئێرە وشکە بێ ئێرە وشکە بێ توانای ژیانمان نامێنێ ئەو کاتە ناتوانین خۆمان بشۆین
ناتوانین ژیان بەڕێکەین ناتوانین سەوزاییمان نەبێدار بچێنین بەرووبوومانە بێ وایە بەڵێ هەر بژی تۆ منەڵێکی زۆر وریای دەریشە ئافەرین یەک چەپڵەی بەهێزی بۆ لێن هانیە ئەو بۆ گۆرانیەکەم بۆ ناڵێ بێڵم ئەی چۆن گۆرانیەکەم بۆ بڵێ دوای یەک دوو پرسیارم هەیە دەی گۆرانی بۆ بڵێ. بەپۆلەی جوان و ڕازا و ئێسکسوکی باڵنەشاتۆکی هاتی بەلامان بەخێر هاتی سەرچاومە چاوەڕێت بووین زۆر بە کۆڵ بیرمان دەکردیت بەدڵ لێرە زۆرە دار و گوڵ بفرەن چوو بۆ ئەوسو هەر بژیت ئەوە زانم چاوەڕێی منیشتان دەکرد بێم بۆ گوندەکەتان وایە منتان خۆشەوێ ئەو پۆشاکە جوانانە چ ڕەنگن سوور ئافەرین تۆ بیستوتە لاڵای کوردستانە ئەڵێ ڕەنگی سوور ڕەنگی چییە؟ خوێنی شەهیدان هەر بژیت وتم ڕەنگە نەزانێ بیری چوو بێتەوە باشە پرسیارێکی لێکەم ئەڵای کوردستان چەند ڕەنگە؟ چوار چی و چی؟ سەوز سپی زەرد سپی زەرد زەرد سوور هەر بژیت یەک چەپڵەی بەهێزی بۆ لێ باشە گۆرانی ێزانی بەسەر کوردستانە؟ بەڵێ گۆرانی بەسەر کوردستانە؟ باش ئەم جارە کە هاتمەوە پێم خۆشات بەو دەنگە خۆشانەی تۆ گوێم لە گۆرانیەک بێ بە ناوی کوردستانەوە باشە هەر بژیت کەیوانجان چۆنی باشی کەیوانە و پۆشاکە جوانانە و چی پێڵێ جلی کردی جلی کوردی لێ جوانە بۆ دەڵم لەو بەندانە منیش ئەمازانی جلی کوردی منیش باوکم بۆی کڕیم باوکم مەزایی کێ بوو گورج و گۆڵ ڕەنگە برا گەورەکە و یان خوشکە گەورەکە و یان باوکە دایکە ئەوانە گورج و گۆڵیان بیرەکە باوکم بوو باوکیش بۆکو من ئەواچوو هەموو گوند و شار و شارۆچکەکانی کوردستانی بەسەرە کردەوە ئەو مناڵەکانی ئەوان منیش هێزار ڕێچکەی ئەوم گرتووە ئەبێت تۆ بەردەوام سەیری شاشەی کورسات بکەیت لەبەرەوەی لە ڕێی شاشەی کورساتەوە لە کاتی ماوەی مناڵانە فلم کارتۆنی خۆشمانەیە منە بینی منە خۆش شەوێ ئەتەوێ من زوو بینی زۆر ئەفەرین ئەبێ بەردەوام سەیری شاشەی کورساتکەی بۆەوەی من ببینی دواتر ئێمە چیرۆ خوێنەوەمانەیە بڕگەی جوان جوانمانەیە بەرنامەمانەیە ڕێنماییە فێری مناڵەکانەکە چۆن بچنە شوێنەکان هەڵسوکە و چۆن بکەن لەو شوێنە گشتیانە باشە؟ واتە تۆ ئەبێ بەردەوام چاو لەسەر شاشەی کورسات بێ باشەوە تۆ بۆ گۆرانیەکەم بۆ ناڵێی دەی کرد سیارم خۆتە مێرە جەنگە یارم ببیت و شیارم بەیان ناون چکو دەکارم مافێ خۆ باسکەم بستێن نێ دژمنە دوو پشکۆمارن خاوە گورگە هارن چونکە فێڵی وا دیارە دەستە دڵە بەفرە ساردەدی باوەڕی نابێت ئەفەرین یەک چەپڵەی بەهێزی بۆ لێن باشەوە کوا چاویلکەکە و چی لیاو بەڵێ چاویلکەکە و ئادی ئەدی بیکەرە چاوی من جوانە ناوڕێیان جوانم خۆرەکەی زۆر بەهێزە هەر بژی وەرە چاویلکەکە و بەرەوە زۆر سوپاس ئافەرین ئەحمەد کوای لە جوان و خنجیلانەی ئەحمەد گۆرانیەکەم بۆ بڵێ دەی ئەم کوردستان جوانە خوێن و دڵ و چامانە دەیپارێزم وەکو گوڵ سەبازی گەل و خاکم بۆڵێ چست و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو توانەوێزم سنگم دەکەم بە قەڵغام بۆ بەرگی نیشتم هەر بژی ئەحمەد پێ خۆشە من زوو بینی ئەی پێ خۆشە بێم بۆ گوندەکەی ئێوە بۆ سەیران باشە تۆ چی بۆ سەیران ئەگەم دای و بابایاتی بۆ گەشت و سەیران ئەی باشە ئەو پاشماوانەی کە بەکارتان هێناوە وەکو قاپی سەفەری و کەوچک و چەتاڵ و شتانە لەو دەشتە فرەیەن یان چی لێکەن ڕاستیتە ئەفەرین هەر بژیت ئەوە زانیاریەکی زۆر بەسوودە ئادی داوا لە مناڵ ئازیزەکان بکە بڵێ کە چوون بۆ گەشت و سەیران پاشماوەکانی خۆتان فرەمێن و کۆیکەنەوە دواتر لە تەنەکەی خۆڵەکەی فڕێبە دێ کەچوون بۆ گەشت دەگەنتان فڕەمێن بکەن نەوتان خۆ ئافەرین ئەوە ڕێنمایەکی زۆر باش بوو گوێتان لێ بووە ڕێیان زۆر باشە ڕاست پرسیارێکی لێکەم زان مەزانی گوندەکەی ئێوە چەند ماڵە؟ دووسۆسی چەند؟ دووسۆسی هەر بژی ئافەرین
ئەو زانیاریە زۆر بەسوودە پێویستە هەمووتان بزانن کە گوندەکەتان چەند ماڵی تایە باشە ڕاست ئێوە زۆربەتان خزم و کەسوکاری یەکترین وایە بەڵێ زۆر باشە تۆ کاتی خۆ چۆن بەسەرەبێت لەگەڵ ئەو مناڵە ئازیزانەیە بە یاریکردن و کردنی قوتابخانە زۆر باشە باشە ڕۆژی چەند کاتژمێرتان تەرخان کردووە بۆ وانە خوێندن 2 یان 3 2 یان 3 ئەی دوایەوە چیەکەی دوای ئەوە ئیشەکانی ماڵەوە دەکەم و ئەچم بۆ دەرەوە یاری دەکەم ئەفرین ئەی تەماشای تەلەڤیزیۆنەکەی باڵە سەیری کوێەکەی کورسات ئەفرین یان چاپڵی بەهێزی بۆ لێیەک ئەو دەبزانم سەیری بنەکەی ئێواران زۆر باشە ئەفرین دانیشە گوڵی من دانیشە هەڵوێست باشە تۆ هەڵوێستە چییە ئەگەر من لە کەناری ئاوێکا وەستا بووم قاچم خستە سەر بەردێ پڵ کەوتمە ناو ئاوەکەوە چیەکەی دێم دەردێن وای بەڕاستیتە هاڕواڵە واتە منەوە نەخۆشەوێ ئەی چۆن منیش تۆم زۆر خۆشەوێ ئەمرم بۆ هەر بژی باشەوە تۆ گۆرانیە زانی نەخێر ئەی نوکتە نەخێر باشە من نوکتەیەکی خۆشە بۆ گێڕ فەرم ڕۆژێک بڵێ ئێ بڵێ ئێ بڵێ ڕۆژێک شێرێ بینیوە نەخێر منیش نەبینیوە بەڵام بەڵێن شێرێک پێی لە توێ قڵەمۆزێکەڵ خلیسکا و کەوت باشە شێر پێی لە توێ قڵەمۆزەڵە خلیسکێ بەڵێ ئەی چۆن هەموومە پێما لە مۆزەڵە خلیسکێ هەر بژین مناڵە ئازیزەکان باشە من بەڵێنێکتان پێم دەنگ شەڵوێسیان باشە من بەڵێنێکتان پێم کە جارجاری ئەمەوە بۆ لای ئێوە مەرج نییە بۆ بەرنامە بێ ڕەنگە بۆ گەشت و سەیران بێ بمەوێ ئاوا مای باڵێکم دەرکەم لەم ناوچەیە یەم بۆ کەناوێ و بۆ خۆم لە ناو ئەو باخ و باخاتە خۆشانەیە بۆ خۆم دانیشم باشە ئەو کاتە ئێوەش وەرن بۆ لام بەڵام ئێوەشە بێ بەڵێنێکم پێبن ئەبێ لە یاریوە ئەلکترۆنیەکان لە مۆبایی لە ئایپاد لەو شتانە دوورکەونەوە باشە ئەبێ بەردەوام چاوتان لەکوێ بێ لە وانەکانتان لە کورسات لەبەرەوەی شەشە جوانەکەی کورسات بەردەوام ڕێنمایی باشتان پێبەخشێ ئەبێ هەوڵ بن کۆشش بکەن ئەبێ گوندەکەی خۆتان خۆش بوێ ئەبێ کوردستانتان خۆش بوێ ئەبێ وڵاتەکەتان خۆش بوێ ئەمەش بەچێ بێ بە پاراستنی ژینگە بە خوێندن بە هەوڵ و ماندوو بوون وایە زۆر باشە ئەدی بزانمە توانن نەموتان بێکە و گۆرانێکم بۆ بڵێن بۆ ماڵاوایی دەی یەک دوو سێ سمۆرێک هاوڕێمە لە ناو پۆلیشدا پێمە زۆریایە بچووکە خنجی لەو ئێزر سووکە پێمان دەڵێ وریاوێت لە دەستا زۆر ئازاون هەر جارە و بەبابەتێک جوان فێرمان دەکاپی تێ بەلاشە چەند بچووکە هێندەکارە چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێگەن خۆشمان دەوێت وەک چۆمە زۆر سپاس بۆ ئێوە بەڕاستی ئەمڕۆ کاتێکی خۆشمان بەسەر برد بەو هیوایم کە سوودمان گەیاند بێ بە یەکتری بەو هیوایم کە سوودمان گەیاند بێ بە مناڵە ئازیزانەی کە بینەرمانن هیوادارم کاتێکی خۆشیشمان بەسەر برد بێ هەمیشە کوردستان ئاوەدان بێ گوندە جوانەکانی کوردستانە ئاوەدان بێ بەو هیوایم کە جارێکی تر بتوانین سەردانی گوندێکی تر بکەین تا بەرنامەیەکی تر و گوندێکی تر خواتان لەگەڵ